تۆ بەم شێوازە ڕاندۆمە بەردەکان دانراوە کە بەردی مەڵکەنین بۆ ئەم بەردانە بەیەکەوە ببەسترێتەوە میکس بن بەیەکەوانێ و دیوارەکەی پێ دروستکەن. ڕاستی نازانین ئایا سەرا مێژوەکەی کێیە، نازانین ئایا لە سەردەمی بابانەکانە سەرا هەبوو یان نا. لێرەوە چۆژلەوە شوێنی حاکمەکان بوو، لێرە شو متهمەکە یان ئەو کەسی کە تۆقیف وایە لێرە دایانە نا کۆمەڵە ژووری زۆری تیا پێما بە سەر و چل ژوورێکە بێ ئەمانە ژوور بە ژوور بەپێی تەسەسول لە دروستبوونی مێژووی سلێمانیەوە نمایش بکرێت. بەدەوڕی باوکم ڕۆشتم دڵم پڕ دەسم کرد بە گریان، تەمەنم زۆر کەم بوو، مێزێکی ئاسن ئەلەو سوچا دانرابوو. شوێن بەدەر لەمانە و وجودە مادیەکەی خاوەنی خەسڵەتێکی ڕۆحیشە، بۆ مانایی هەڵگری بیرەوەری و یادگاری و مێژووی خۆیەتی. لە هەر شارێکدا هەندێک شوێن هەیە لێەوە مێژووی ئەو شارە دەست پێکات و ئەنووسرێتەوە. ئەو شوێنانەش خۆیان پێگە و ڕۆڵی خۆیان لە مێژوودا دیاری ئەکەن. سەرای سلێمانی یەکێکە لەو شوێنانی شاری سلێمانی کە پارچەیەکی گرنگی شارەکەی پێکهێناوە و لە هزری دانیشتوانی شارەکەدا وەک بیرەوەری گشتی و نۆستالژیای خەڵکەکەیدا ئەبینرێت. ئەگەر کۆنتری وێنەی سەرای سلێمانیتان بینی بێ، ئەو وێنەیە کە پێم وابێت لە ساڵی 23 پێم وابێت لە کاتی جەنگی جیهانی یەکەمایە سوپای ئینگلیز لێرێ لە ناو سەرای سلێمانیەیەکی لە وێنە هەرە کۆنەکان تا ئێرە دەست ئێمە کەوتبێت ئەو وێنەیە کە ئەم بەم شێوەی ئێستانیە سەرای سلێمانی لە ڕووی قەبارە و شێوە بچووکترە، بینایەکی گڵە، ئەتوانین بڵێن دوو نهۆمیش نەبووە، نهۆم و نیوێکە، نهۆمی یەکەمیانە کەوتە ژێر زەویەوە بەشێکی، نهۆمێکیان دیارە. سەرای سلێمانی ئەو دەمە ئاوا بووە، ئێرە بە چەند قۆناغێک نۆژەن کراوەتەوە، چاکراوەتەوە. ئەمە دوا نۆژەنکردنەوەیەتی کە پێم وابێ دەستکاری کەرەسە و کەلوپەلەکانی نەکراوە وەکو خۆی، تەنیا هاتوون ئەو ڕووکەشەی کە بۆی کراوە بۆ بیناکە لە قسڵ و لە گەچ و لە چیمەنتۆ و لە بۆ ئەوانە کە کاری تاکراوە چەند ساڵی ڕابردوو، ئەوانە پاکراوەتەوە و سەراخراوەتەوە سەر ئەو شێوە ئەسڵی خۆی کە بۆ دوجار نۆژەن کراوەتەوە بۆ شێوەی ئێسا ماوەتەوانێ. یعنی هەمان ئەو شێوەیە کە ئەتوانی بڵێن لە سەرەتای دروستبوونی چۆن دروست بوو لەگەڵ ئێرە جیاوازێکی زۆر زۆری هەیە، بەڵام دوا نۆژەنکردنەوەی کە من دروست ساڵەکەی نازانم ساڵی چەند بوو، بە هەمان شێوە نۆژەنیان کردوتەوە. نۆژەنکردنەوەکەی زۆر جوانە، زۆر لە جێ خۆیاتی و زۆر بە جوانی کراوە، بەڵام بەداخەوە بۆ هەموو جۆرێک لە مۆزەخانە ناگونجێت چکە ژوور ژوورە. ئەمە بێ کەسی تایبەتمەند بڕیار بدالەوەی کە ئێرە بۆ چ جۆرە مۆزەخانەیەکە بێ. هەندێک کەس باوەڕی وایە هەندێک کەس باوەڕی وایە 200 ساڵە ئەم شاورە گەورە و بێژاویە سەرای سلێمانی مێژوویەکی کۆنی هەیە، هەر لەگەڵ دروستبوونی شاری سلێمانیایە. ئەوەی کە ئێستا دیارە ئەوەڵجار ئەو شکڵە نەبووە، ئەو تەرزەی نەبووە، لە پێشا کە بابانەکان هاتوون ئەم بینایان دروست کردووە لەسەر مەساحەی 1423 مەتر مربع، بۆ بینایەکی ئیداری بووە و زیاترن سمتری بووە بیناکە، دوو کراوەی تایە، دوو حەوشە تایە.
پاش بابانەکان کە ئینگلیزەکان هاتوونەتە سلێمانی ئەم شێوەیان بەخشیوە بە سەرای سلێمانی قاتی سەرەوەیان بۆ کردووە واتە لە ئەوڵ جارە یەک نهۆم بووە پێک هاتەی ئەم بینایە کە لە چەند ژوورێک بەکار هاتووە چەند ژوورێک دروست کراوە ئەم ژوورانە زیاتر بۆ ئیداریات بووە و لە کاتی بابانەکانە کە قات بووە ئەوەی کە بنیاتی ئەم تەلاری پێکراوە ئەو مەوادانە مەوادی منطقەی خۆمان بۆی شاری سلێمانی بووە کە بەردی مەڵکە نییە و بۆ شێوازە بەکار هاتووە کە پێڵەن ڕاندۆم عشوایی هەروەها ئەگە بچین لە ناوە زیاترەی بینین چۆنە ئەمە کە دیوی ناوەی بیناکەی ئینتریەرەکەیەتی بەم شێوازە بەکار هاتووە بەم شێوازە ڕاندۆمە بەردەکان دانراوە کە بەردی مەڵکەنین بۆ ئەم بەردانە بەیەکەوە ببەسترێتەوە میکس بن بەیەکەوانێ و دیوارەکەی پێ دروستکەن قسڵ بەکار هاتووە بەڵام بەس بە تەنها قسڵ نییە کە خۆی تیا بەکاریان هێنابێ هاتوون خەڵوزیان تیا بەکارهێناوە کە گەر لێرەیە ئەیبینیت خەڵوز زیاتر ئیش بۆ واکە کە ڕتوبە نەهێڵێت لە ناو دیوارەکەیە دوایەوە ڕێزە بەکار هاتووە کە بەردێکی وردە ئەوش بەس بۆی ئەگریکەی تێک دروستکە لە ناو مونەی بینی ئەم مۆرتەرەیە ئەم بنکەشیە چونکە مەساحەیەکی زۆری هەیە ئەگەر وانە بێت درستەکات و هەڵەوەشێت بە کەڵک نامێنێت ئەم قسڵێکی ئێستا ئێمە ئەیبینین ئەمە هی ئەو کاتی بابانیەکان نییە ئەمە لە کاتی دوای نۆژەنکردنەوەکەی کاتی نۆژەنکردنەوەکەی کە ئێمە لە ئێرانەوە قسڵمان بۆ هێناوە چونکە لای خۆمان ئێسا قسڵ دروست ناکرێت ئەگەر هەبێ ڕوان ناکەم بەس کوورەکەی مابێت بەس دروست ناکرێت لێرە ئەم مۆرتەرە کە بەکار هاتووە کەواتە قسڵە بەردی وردە بۆی وەکو چۆن لە ناو کۆنکرێتی ئێستا چەو هەیە هەمیش ئەو بەردەوردەی تیا بەکار هاتووە لەگەڵ خەڵوزیش ئەوەیە کە زیاتر بۆ ڕتوبەتی بیناکە بیپارێزێت بۆی خراپ نەبێت کە داغڵی ناو بیناکە ئەبین پلانەکەی بە شێوازێکە کە سیمتریە بەسەر ڕاڕەوێک چوارچەوێکی دروست کردووە بۆ ئەم 1423 متر مربعە بەدەستی ڕاست و بەدەستی چەپا دوو کۆرتیات دروست بووە دوو حەوشە دروست بووە ئەنجا دوای ئەوە هەمووی پشتی ئەم ڕاڕەوانە کە بەدەستی ڕاستەیە ژوورەکانن دەسە چەپیش ئەبێتە ئەو حەوشانە ئەو کرانەوانە بۆ ئەوەی زیاتر ئینارەی تەبیعی بێتە ناو ژوورەکانەوە چونکە لەو کاتەیە کارەبان نەبووە بۆی ئیسفادەیەکی زۆریان لە ئینارەی تەبیعی کردووە و هەروەها لە ڤێنتیلیشن لە تەهویئە ئێمەش لەو کاتێک کە هاتوونەتە سەر نۆژەنکردنەوەکەی ڕاستیەکەی گەچکاری کراوە دیوارەکە سەقف گەچکاری کراوە سەقفی سانەوی کراوە هەنێک درگا داخراوە هەنێک پەنجەرە کراوە بە درگا هەنێک دیوار ڕوخێنراوە کراوە بە درگا بۆ نمونە لێرەیە کە سەیری ئەم درگا و پەنجەرەیە بکەین ئێمە ئەم شێوازەی نەبووە لە کاتی نۆژەنکردنەوەکەیە ئەم بەشانیمان لێ کردوتۆ بزانین ئایا ئەمە تێ هەڵکێشی هەیە یان نا چونکە لە تەنیشتیەوە پەنجەرەیەکە ئەگەر بیبینی چێ ناڵێ ئەمەمان بە درگازانیوە بەڵام کە شانەکانیمان بۆ دەرکەوتووە بەردەکان تێ هەڵکێش بوون بۆیە بۆمان دەرکەوتووە کە ئەوە پەنجەرەیە ئەمەیان درگایە چکە لێرە تێ هەڵکێش نەماوە لەسەر ئەساسیەوە چوونەتەوە سەرەوەی کە درگاکانمان دۆزیوەتەوە پەنجەرەکانمان دۆزیوەتەوە لە ئەسنایی ئەم دەرکەوتنە بۆمانە یەک شتمان بۆ دەرکەوت مێژوو بۆی باز نەکردوین بەس بیناکە خۆی بۆمانە جێڕێتەوە ئەوەیە کە لە کاتی عوسمانیەکانە یان لە کاتی بابانیەکانە ئەم پەنجەرانە زۆربەی زۆریان وەکو پەنجەرەی دەستە ڕاست کە کراونەتەوە بەسەر حەوشەکەیە نزم بوون بەڵام لە کاتێکا کە ئینگلیزەکان هاتوون بەرزیان کردوێتەوە گرتویانە ئەویش لەسەر زەوئی چی لەسەر ڕووناچی ئەوەی کە لە زۆر شوێنە ئەم جۆینتانە زۆر بە وازەحی دیارە کە ئەم بەردانە تێ هەڵکێژ نین زیاتر هەنێک شوێن کە بۆ بەکار هاتووە ئیزافەتەن بۆ پەنجەرەکانی کە کراونەتەوە بەسەر کراوەکەیە بۆمان دەرکەوتووە ئەم ژێرەی ئەم سڵە ڕێک نەبووە لار بووە ئەویش لەبەرچی ئیسفادەیان لێکرۆکە ئەم سلۆپە هەم ئینارێکی زیاتر بێ و هەم ئەگەر ئاویش هاتە ناوە نەوەستێت پیس نەبێت ئەمە بۆ ئەو بابەتە کراوە هەرچەنە لە کاتی خۆیە گەچ مەوادێکی ڕاقی بووە بەکاریان هێناوە ئەمانە ینی ئەم دیوارە وا دەرنەکەوتوە هەمی گەچکاری کراوە نەک ئەم تێکسچەرە دیار بێ بەس مەبەستی ئێمە بۆ ئەم تێکسچەرە دەرخین بۆی
نەوەی دوای ئێمە بزانێت کە لە سلێمانیە کە بینا کراوە ئەم مەتریێڵانە بەکار هاتووە، ینی مەتریێڵەکان عرض بکرێنەوە نەک بیشارینەوە. بۆ ئەم ڕاڕەوەی کە باسمان کرد لاکێشەیەک دروستەکە. ئەم لاکێشەیە لە هەموو نوقتەیەشی بەریەککەوتنە، یان باڵێن کە بەریەکەکەون ئەم ڕاڕەوانە یەکتری ئەبڕن گومەزێک دروست بووە، گەر لەسەرەوە بە جوانی دیارە. ئەم گومەزانە دەلالەتە لەوەی کە ئەمە نوقتەی یەکتر بڕینی ڕاڕەوەکانە. بەم شێوازە نەخشانە کە خۆی ئێستا دیارە بەم شێوازە کراوە لە وەختی خۆیان. ئێمە تەنها گەچەکەمان لێ کردوتەوە، ئەو خشتێک کە زامدار بووە زۆر خراپ بووە لامان بردووە و خشتێکی ترمان داناوەتەوە، یان ڕیپایەرینی خشتەکەمان کردوتەوە. ئەوەی کە بە زۆری لێرەیە دیارە. بینە سەر بابەتی پەنجەرەکان، ئەمە بەس لە قاتی خوارەوە کە ئێمە باسی یەکەین. پەنجەرەکان داری ساجە، تیک وودە. ئەو دارە لە کۆناکە بۆیان هێناوە، بۆ یاخێشی سەوز کراوە، ئەو بۆ یاخە زیاتر بووە کە لە ئاو بیپارێزێ، ئەزۆلیشن بووە. و ئەم پەنجەرانە یەکێک لە شتەکانی کە وەختی خۆی بەکاریان هێناوە زۆر باش بووە، لە حیمی نەبووە. ئەمانە پەرج بوون چوون بە ناویەکە. بەڵام ئەمە ئێسامە نۆژەن کراوەکەیە، ئێمە کە دروستمان کردووە ئەو توانایەمان نەبووە، هاتوین بە لەحیم کردومانە، دوای بە کۆسەرە وامان دەرخستەوە کە ئەمە پەرچە. لە کۆنا مەتریێڵی ئاسنەکە کەمێک مرونەتی هەبوو، توانیوانە ئەو پەرچەی پێ بکەن. هەروەها ئەگەر لێرەیە بەنزیکی بێنیتە پێشەوە، ئەمە بەکار هاتووە بیرۆکەی ئەویان هەبووە کە لە دەرەوە بارانە بارێ نەکرێتە ئەم بینەوە ئاو بێتە ناوە، چکەمە وەکو سێبەرێک وایە، وەکو کەڤەرێک وایە ئەم ئیتارەدا ئاپۆشێ، کاتێککە داخی ئەماچێتە سەر ئێرە تر ئاو نایەتە ناوە. بەو وردیە بیریان لێ کردوتەوە. لە زۆر شوێنە لەمبەر و لەمبەری دیوارەکەشە پارچەیەک داریان داناوە لەسەرەوە ئاماژەی پێەکەین کە وەکو ستۆپەر وایە کە مەسا لە خانووی تازایە بەکاری هێنین. و لە هەندێک شوێنە کەگەر لەسەرەوە نوعی سەرەوەی ببینین کە زیاتر بۆ هەواییە، ئەو ڕاگرانە کراوە، چۆلەکەی هەبووە، ئەو ڕاگرانە کراوە. لە بەشێکی تریشە لێرەیە لەم بەشەیە چکم ئەسەری لەسەرەوە دیارە ڕاگری هەبووە، تۆ بە وەکو دیش ئاوا کە کردوتەتەوە لێرە دیشیاوە تون بۆ وەستاوە، بۆی چەندێک بتەوێت مقداری هەوا بێتەن ژوورەوە، تەنانە دیاری بۆش بکرێت. ئەمانەمی لە کۆنا کراون. لە نهۆمی دووەما با لە ئەرزیەکەیەوە دەست پێ بکەین. ئەرزیەکەی قسڵ بووە، هەر ئەمە قسڵە کۆنەکە خۆیەتی، بەڵام بە شێوازێکی زۆر هەندەسیانە بەکاریان هێناوە، تەنها فەرشیان نەکردووە و وازی لێبێنن، زەخرەفەیەشیان تیا دروست کردووە. ئەمەی کە ئێسای بینن ئەمە هی ئەو کاتە کۆنەیە، چەند پارچەیەکی بچوشی نەبێ کە ئێمە نۆژەنمان کردوێتەوە. ئێستا بۆ نمونە لێرەی بینی ئێمە نۆژەنمان کردوێتەوە، ئەمە کۆنەکەی، ئەوە تازەکەی، پێوەی دیارە جوینتەکەی. دوایەوە ئێمە کۆتینێکمان لێ ئەوە کە بۆی زیاتر ئەو ڕۆ بپارێزێ و لە ماعیشی بکات، زیاترەن وەکوی تایاڵێک دەرکەوێت، وەکو سیرامیکێ دەربکەوێت، کەمە لە ئەرزیەکەیە بەکار هاتووە. بەشی سەرەوەی ئەم باڵەخانەیە هەمووی خشتە، کەمێکی نەبێت دەسەیە دە کە بەرد بەکار هاتوۆتەوە، هەر هەمووی خشتە کە بنیاتی پێکراوە. و ئەمە کێسا لێرەیە ژوورێکە ئەیبینین نمونەی هەموو ژوورەکانی ترە کە 22 ژوورە بێت لەسەرەوە، چۆن تەسمیمی ئێرە کراوە. ژوورەکان بەرزەکەیان زیاترێکە لە چاو ڕاڕەوەکانە. بۆچی ئەمیش زیاتر لەبەرەوەی کە ئیسفادە لەوە بکەن ئینارەیەکی باشتر بێنە ناوە، ڕووناچێکی تەبیعی باشتر بێنە ناوە و تەهویەیەکیش دروست بێت لە ناو کاملی بیناکەیە، بەبێ ئەوەی کە تۆ هیچ قووەتێک بەکاربێنی، هیچ ئینێرجیەک بەکاربێنی، هیچ کارەبایە بەکاربێنی، بە تەبیعی خۆی بیناکە لە هاوینانە فێنک بێ و لە زستانانیشە گەرمێکی اکتیفا و باتێ. لێرە مەجموعەیە شت هەیە کە حەزەکەم ئاماژەی پێبەم کە چیان کردووە بۆ هاوینان بە تایبەتی لە سەقفەکەیە، کە ئەم شێلمانانیان داناوە، قولاپێکیان دروست کردووە دایان ناوە. ئەگەر لێرەوە بیبینین لە پشتی ئەم سلایدەوەیە، ئەم بلاجیکتۆرەوەیە،
ئەم قولاپە زیاتر فکرەکە بۆچی بووە کە حەسیر بێنە خوارەوە لە هاوینانە یاریەکی پێیەکەی حرەکەیەکی هەوا دروستە بێ بۆ ژوورەکە فێن نەکرێت تر هیچ تاقەیەکی تر تۆ بەکار ناهێنی لێرەیە ئەم ژوورانە ئەوانەی کە پەنجەرەکانیان لە بەشی سەرەوەیە یەک شتی تری تایە کە بەکار هاتووە ژێر پەنجەرەکە سڵەکان بە تەدریجی هاتۆتە خوارەوە بۆی ڕووناکیێکی زۆر بێتە ناوە لە ژوورەکانی ئەو دیوە کە ڕویان لە باکوورە ڕویان لە گۆژەیە زیاتر هێنایانەتە خوارەوە بۆی زۆرترین ڕووناکی ئیسفادە لێ بکەن چکە و ژوورانە ڕویان لە باکوورە لەبەرەوە سارترێکە بۆی بتوانین هەتاوێکی باشتر بێتە ناوە تا بتوان تەعویزیەوە بنەوە گەرمیکەنەوانێ لە هەموو ژوورێکە کوورە هەیە کوورەکان ئەمە ڕێک لەسەر جێگا کۆنەکەی خۆی دروستمان کردوتەوە لە ژوورەکە ئێستا لەم ژوورەیە ئەمە بە تەواوەتی دروست کراوەتەوانێ بەڵام لە ژوورەکانی ترە کە تەسویریەکەی نەیبینن ئەسەری خشتە کۆنەکە خۆی ڕەشێکەی کە بەکاریش هاتووە ئێمە دەستکاریمان نەکردو لەسەرەوە بنیاتمان ناوەتەوە ئەم کوورانە کە ئیژەکەن لێرەوە دووکەڵەکەی دەرەچێ چمنیەکەی تەنها بۆریەک نەبووە بەڵکو هاتون خشتەکان وەکو ڕاڕەوێک لە ناو دیوارەکە دروست کردووە ڕۆیشتووە لەبەرەوەی لێرە لەم قاتە ئاگردان هەبووە لە خوارشەوە ئاگردان هەبووە بیریان لە چی کردوێتەوە بە تەنیشت ئەمەوە ڕێڕەوێکی تر ئەڕوات بە لاری و بە خواری بە عشوایی ناچنە سەر یەکتری بۆی نۆک لە خوارەوە ئەگەر ئیش بکرێت دووکەڵ لێرەوە دیسانەوە بێتەوە دەرەوە بۆیە دوو خەتی گیان ئەسنە سەرەوە کە ئەسنە سەرەوە ئەسنە سەر یەک چمنی ئەسنە سەر یەک دووکەڵ کێش ئەمە ئەو قسڵەیە کە وەختی خۆی بەکار هاتەوە ئینگلیزەکان بەکاریان هێناوە هەروەها خشتەکەش بە هەمان شێوە کە بەکار هاتووە ئەم خشتە عینەن خشتە بەس کە ئێمە ڕیپاریمان کردووە هاتوین نۆژەنمان کردوتەوانێ بەم شێوازە دەرکەوتۆتەوە بەس ئەم بەشەمان هێشتۆ بۆی بزانرێت کە چەندێ زامار بووە چەندێک خراپ بووە وەزعەکەی لە هەندێک شوێنە 15 سانتیم گەچی بەسەرەوە بووە کاتێک کە لێ کراوەتەوە عەزێتی دراوە بە زۆر بە مەزبوطی لێ نەکراوەتەوە چکە نەیانتوانیوە لێکەنەوانێ بۆیە لە هەندێک شوێنە جێی دەمە درێل جێی دەمە چەقش و قەڵەم بەری کەوتووە عەزێتی یاوە بۆیە مە هاتووی نۆژەنمان کردوتەوە ئەگەر لێرە باسی سەیری نۆژەنکردنەوەکەکەین ئەم خشتە کۆنە بەڵام ئەم خشتە تازەیە بۆ لە بەروی لە وەختی خۆیان ئەم خشتە کۆنەکە خۆی زۆر وێران بووە زۆر بەکەڵک نەهاتووە کە بین نۆژەنیکەینەوە بەڵام ئەم خشتە کۆنە هاتوین چیمان کردووە ئەم خشتەی کە لێرەیە کۆن بووە دەرمان هێناوە مەکینەیەکمان هێناوە خشتەکەمان کردوتەوە بە پاودەر دو لەگەڵ موادی لەسقی طبیعی خۆیان وەکو با بڵێن چەسپی دار و لەگەڵ ڕەنگی طبیعیە هاتوین ڕەنگی ئەم خشتەمان دەرهێناوە و ئەمەمان پێ چاک کردوتەوە ئەم چاڵێکی گەورەی تیا بۆ ئەو چاڵەمان پێ چاک کردوتەوە چاڵەمان پێ چاک کردوتەوە کە لەسەر ڕەنگی خۆی بێ هەش بووە بۆ نمونە خشتەکە سەوزباو یا زەردباو بووە عینەشت چاکراوەتەوە ئەگەر بیبینی ئالێرەیە ئەم پارچەیە ئەمە چاکراوی خشتە کۆنەکە خۆیەتی نەک بێت بین وەکومە خشتێکی تازە دانین ئەم خشتە تازەیە بەڵام جێگای ئەم خشتە زۆر زامدار بووە خۆی دەرهاتوو کراوەتەوە بە پاودر لێدراوەتەوە بۆ خشتەکانی تر کە بەکارمان هێناوە هەروەک کە لێرەیە زۆر بە ڕوونی دیارە ئەمە ئەو پەنجەرە کۆنە خۆیەتی کە ئێمە نۆژەنمان کردوتەوە لە تەنیشتیەوانێ کە دیارە بۆ ببینرێ بۆ یاخە سەوزەکە کە باسم کرد ئەو بۆیاخەیە کە بۆ ئایزۆلیشن بەکار هاتووە بۆ وەتەپروف بەکار هاتووە بەڵام بۆیاخێکە کە لە کاتی لێکردنەوە زۆر زیانی بە ئینسانە گەیان لەبەرەوەی ژەهراوی بوو بۆیە وە بە کەمامە و بە دەستکێش و زۆر بە دەقیقی خەریشیەوە بووینەیە چکە عەزەتی ئەو کەسەیە کە پاچیە کردوانێ ئەگەر بیبینی لە تووڵەکانە پەرچەکان دیارە تەنانەت بۆ جێی شوشەکان یەک تووڵی باریکی لەوە هەیە بۆ ئەوەی شوشەکە بگرێ و ئەنجا دوای هێلمی لێ بدرێ ینی بەو وردیە بیریان لێ کردوتەوە و هەروەها جێی ئەو ستۆپەرەی کە باسم کرد لێرەیە دیارە ئەسەری دارەکە کە بیبینین هەلەیە ئەو دارێکە وەکو قاچێک وایە وەکو قاچی مێزێک وایە چەقیوەتە ناو دیوارەکە و هەم بۆ ئەوەی کە ڕەشەبا یاری بەو تاکە بکایە کەسێ بەتونی بیکاتەوە عەزەتی دیوارەکەش نەیە لە کاتی نۆژەنکردنەوەکەیە وەکو باسمان کرد ئێمە احتیماتمان کردبووە سەر وێنە کۆنەکان لەگەڵ جێڕانەوە بەڵام زۆر شتیش لە جێڕانەوەیە ئێمە نەمانەتوانی ینی نەبوو
بگرە بیناکە خۆی دیسانەوە عەرزە کردەوە خۆی پیشانایەوە کە کۆن چۆن بووە یەکێک لەو شتانە ئەم سێت خشتەیە کە دانراوە وەکو تاجێک کەس بۆی باز نەکردبووین هیچ وێنەیەکیش نەبوو بەس لە کاتی لێکردنەوەکە ئەسەرێک دەرکە و کەیود ئەمە سێ چین خشتە بە دوای یەکە چونکە لە ناو دیوارەکەەوە هاتبووە دەرێ وەجێی خشتی بڕاویش هەبوو لەسەر دیوارە بەردەکە بۆی بە خۆشحاڵی ئەمەش توانیمانەوە دەربێنینەوانێ پێم خۆشە باسیەوە بکەم کە تاکە بینایە لەو مێژووی خۆیە کە یەکەم جار بووە کۆنکرێتی تیا بەکار بێت کە با بڵێن وەکو جسر بووە ئەمە شیشی لە ناوان نییە بەڵکو شێلمانی لە ناوایە چکۆ باسیەوەم کرد کە ئینگلیزەکان شێلمانیان هێناوە بۆی ئەم شێلمانە بە قاڵبێک گرتویان و کۆنکرێتیان تێکردووە لە پێشیشەوە ئاماژە بەواین کە ئەو کۆنکرێتە تەنانەت بۆ واجیەکەشیان بەکار هێناوە کە لە ساڵی 1800ەکانە لە بەریتانیا بەکار هاتووە پیان تۆ مانیفاکچەر ستۆن تایڵدایان ناوەکو بلۆک پایەکان پێ دروست کردووە وەکو باسمان کرد کە ئینگلیزەکان نهۆمی سەرەوەیان دروست کردووە شێلمانیان هێناوە ئێمە شێلمانەکان تەنها هاتوین پاکمان کردوێتەوە چۆن ئاسنی پەنجەرەکە و داری پەنجەرەکەمان پاک کردەوە ئەمیش بە هەمان شێوە بۆ یاخێکی سەوزی پێوە بوو کە زۆر بە زەحمەت لێ بووە دوای کە پاکمان کردوانێ ئەم بۆ یاخە چەکوشیە کراوە و ئەو کۆدە ئەو نووسینانی کە لە سەرێتی هایلایتمان کردو بۆ بینەر دەربکەوێت کە مێژوەکەی چەندێکە و چۆن هاتووە لە کۆوە هاتووە ئەمە وەکو دیارە ڕەنگێکی جیاوازترێکە ئەم بینایە کە باسم کرد تاکە بینا بۆ لە کاتی خۆی کە کۆنکرێت بەکار هاتووە و ئینگلیزەکان ئەم کۆنکرێتە ئەم تاڵە گەورانیان بەکارهێناوە ئەم بلۆکانە ئەمە لە 1800ەکانە لە بەریتانیا بەکار هاتووە کە پێیان تۆ مانیفاکچەر ستۆن هەمان شێوە جێدەستی خۆیان لێرە داناوەتەوانێ ئەم تایاڵانیان وەکو بلۆک داناوە و پڕن لە کۆنکرێت گەر ببینین یەک لە سەر یەکدانراوە بۆ بە تعریفی کۆڵۆمێک پای پێ دروست کراوە ئێمە لە کاتی نۆژەنکردنەوەکە بیرمان زۆر لێ کردەوە چی لێ بکەین بە چ شێوازێک دەری خینەوە کە خۆی وەختی خۆی و تووسمان لەبغی بکەینەوە کە لێرەیە دیارە چونکە ئەم بەشێک کە لێرەیە ئەیبینین ئەوە کۆنەکە خۆیەتی ئەو ڕووی ئەوە بەو سافیە هەبووە ئەو فەیسایە وەکو فێرفەیس دەرکەوتووە بەڵام بەشەکانی تری خراپ بوون نەمانەتوانی بۆیە سامپڵێکمان کرد لامان برد بە کەڵک ناهاو پێمان باش بوو کە هەر وەکو خۆی بمێنێتەوە کۆنیەکەی خۆی شکاویەکەی خۆی بەڵام بین ئاگامان لی بێ کە ئەو شوێنی زۆر خراپە چاچکەین و ڕایگرین و ئەم بنکەشیانە بۆەوەی کە زۆر ئاو نەچێتە ناوی و نەبێتە جێی حەشەرە و پیسی بگیرێ و بنکەشەکان بۆی تاڵەکان جوانتر دەرکەوێت ئەمەی کە بینین ئەم سەردەستە کە لەسەر ئەم هەندڕێلە دانراوە ئەمە شتێکی تازە نییە ئەمە لە وەختی خۆی ئێمە سەرێکی کەمی بەس یەک تۆپ نیو تۆپی ئەمە مابوانێ لەسەرەوە تەطویرمان پێ و ئەم بەشەیمان دروست کرد ئەم مەتریەڵە ئەمە بەس گەج نییە ئەم سەردەسە کە بەکار هاتووە ئەمە گەج نییە بگرێت تەرکیبەیەشی ترە ئێمەش لەسەر خیبرەی وەستای ئێرانی توانیمانە ئەمە بزانین ئەمە تێکەڵەیەکی گەچە قسڵە خەڵوزی هەڕاوە لەگەڵ چیە لەگەڵ هێلکەیە هێلکەش سپێنەکەی سەرا هەڵگری مێژووی جوڵانەوە و بزوتنەوە سیاسی و کۆمەڵایەتیەکانە لێرە داولەم دەوروبەرە سەرچاوەی زۆربەی ڕووداوەکان هەڵقوڵاون بۆ ئەوەی لە مێژووی سلێمانی تێبگەین سەرەتا پێویستە بە بیرەوەرەکانی سەرادا شۆڕبینەوە و لە چرکە ساتە مێژوویەکانی ڕابمێنین سەدەی ڕابردوو لە سلێمانی و لە بەردەرگی سەرادا سێ چرکە ساتی مێژووی ڕوویانداوە کە ئەوانیش سازکردنی مەراسیمی دانپیانان بە مەلیکی کوردستان شێخ مەحموودی حەفید لە ساڵی 1970 لە بەردەرگی سەرا کە ئەم شارە یەکەم پایتەختی حکومەتی کوردیە دووەم ڕۆژی 6 ئەیلول لە ساڵی 1930دا کە خۆپیشاندانێکی جەماوەری لەو ڕۆژە مەزنەدا ئەنجام درراوە سێم لە بەرواری 9 دەی 1956دا خۆپیشاندانی جەماوەری شاری سلێمانی لە بەردەم سەرا لە کاتی هاتنەوەی تەرمی شێخ مەحموودی حەفیددا
ئەوەی کە بەبیرم بێسەبارەت بە سەرای سلێمانی کاتی خۆی مدیرێتی شۆرتە لێرە بوو. ئەو کات معاون سەباح مدیری شۆرتە بوو. ئەکرەم جاف مدیری پۆلیسی گومرجی سلێمانی بوو. باوکم پۆلیس بوو، نایبعەلی بوو. نەقڵی بەغا کرا هێنیان بۆ ئێرە لەبەرەوەی نەچوو. کاک سەباح پێوەتی شتێکی بۆ ئەەکەم، بەڵام ئەکرەم جاف ڕقی لە باوکم بوو، کابرایەکی تازە بەعسی بوو بۆ ئەوەی کە خۆی بەرێتە پێشەوە. باوکمی دوا خست لە بەغا باوکمی غایبە هێنیان بۆ ئێرە سژیان کرد. ئەو کات مدیرێتی شۆرتەی سلێمانی لە ناو سەرای سلێمانیا بوو، لێرە لەم پشتەوە بوو. بەدەوڕی باوکم ڕۆشتم، دڵم پڕ دەستم کرد بە گریان. تەمەنم زۆر کەم بوو. مێزێکی ئاسن ئەلەو سوچا دانرا بوو، ئەلەو سوورە نوێنەکانمان بۆ بردە سوچەکەەوە دامەنا ئەلێرە. باوکمیان ئەلێرا گلایەوە ئەوسا کە بیرمە ئەلێرە مێزێکی ئاسن دانرا بوو، نوێنەکانمان لەسەردانا. دوایی کە چوینە دەرەوە ئەم پشتی سەرایە ئێرە حەمامێکی لێ بوو، پیانەوت حەمامی فاتمەخان. ئەوە کارێزەکەیتی تا ئێستا ماوەی سەرا تەقناوەیەکی چۆلە لەگەڵ باوکمە ماینەوە. باوکم وتی گوێمێنێ بەس بڕۆن نەخش خۆتان کۆکەنەوە و شتەکان حازەکەن. و ڕۆژی دوایی باوکمان بەسژنی نارد بۆ بەغا لە ماوەی دوو ڕۆژی پێچوو هاتەوە بە دوای ئێمە و ئێمەشی برد لە خەمبەرعەلی لە بەغا خۆدێکی بۆ گرتین بەکرێت لەوێ ماینەوە لەگەڵ باوکمە. ئەوەی کە بیرم بێسەبارەت بە سەرا مدیرێتی شوڕتە لێرە بوو. ئەو کاتە سەباح معاون سەباح مدیری شوڕتەی سلێمانی بوو و ئەکرەم جاف ئەکرەم بەک مدیری شوڕتەی ئینحیسار بوون. ئەو کێسا بۆتە گۆمرگ ئەوسا ئینحیسار بوو. ئینحیسارەکەش لە بەرامبەر حەدیقەی شەعب بەبەری ئەو وەرەجێ حەسیب ساڵحی ئێستا بەو لاترەوە تۆزێت باخۆ باخاتێکی گەورە بوو. باوکمیان بۆیە هێنا بۆ ئێرە بۆی لێرەوە تەسفیری کەن بە سژنی بۆ بەغا. ئەم دەرگایەک ئەکرایەوە. ئەو حاکمی عەسکەریەوە حاکمی بڵین محکەمەی عەسکەریەکە لێرەوە چۆژرەوە مە شوێنی حاکمەکان بوو. لێرە شۆ متەهەمەکە یان ئەو کەسێک کە تەوقیف وایە لێرە دایانەنا. ئەمە ستەختۆشتەکە بوو وەک بڕی قەفەزی ئیتیهامەکەیان لێو قەرارەکان دەرەکرا بۆ ئەمە تەوقیفەکە لێرە ئاوەسە بە دیاریەوە وەسان ئێنزیباتەکان. ئەو کاتە ئەنزیباتی شوڕتە هەبوو، شوڕتەی ئاداب هەبوو. محکەمەی مەدەنی لە دیوی ئەو دیو بە حاکم شەغڵەتی فوان دانیشتن لەو دیو. ئەو بینایی کە ئێستا خەریکە نۆژە نەکرێتەوە ئەو محکەمەی مەدەنی بوو. ژنی لێمارە ئەکرا، حکمی لێ ئەدرا، محکەمەی ئەحوالی شەخسی و لەوتەوە. کاتی خۆی ئەمە پشتی سەرایە ئەلێرە حەمامێکە بوو بە ناوی حەمامی فاتمەخان. یەکێک لە حەمامە کۆنەکانی سلێمانی بوو، وەکو حەمامی موفتی و حەمامی سوورەت و حەمامی شێخ مارم. ئەمە کارێزەکە بوو لێرە. ئەمە خەزانی ئاوەکەیە. ئەگەر کامێرەکە بێن زومی کامێرەکە نیکە ئەمە خەزانی ئاوەکە کە ئێستا قوڵپە قوڵپە و وەک ئاوی تیاقز نەکرا لێرەیە. پشتی من مباشرەتەن ئەوە محکەمەی سلێمانی بوو. لەوێ محکەمەی ئەحوالی شەخسی بوو کە ژنی لێ تەلاق ئەدرا و ژنی لێمارە ئەکرا و لەگەڵ ئەوەت کە متەهەموشتەکان حکومەتدران ئەلەو بینایە بوون. چرکەساتی مێژووی سەرا بریتیە لە مێژووی هاوچەرخی سیاسی و کۆمەڵایەتی سلێمانی. دروستبوونی سەرا مانایەکی ڕەمزی بوو بۆ بە هاوچەرخبوونی پێگەی سیاسی و جەماوەریەکان لە سلێمانیدا. بەو مانایی باسەکان لە ژوورە داخراوەکان و کۆشکی پادشاکان هاتە ناو جەرگەی شارەوە. ئەمە ژمانە و فۆرمی تایبەت بەخۆی وەرگرت و سەردەمێکی نوێی هێنایەکایەوە. هەر لێرەدا و لەم شوێنەدا بۆ یەکەم جار لە مێژووی هاوچەرخی کورددا لە بەرواری حەڤەی 1970دا مێجەر نوئێل مەندووبی سامی بەریتانی لە بەغداد جاری بە مەلیکبوونی شێخ مەحموودی حەفیدیدا وەک یەکەم مەلیکی کوردستان کە پایتەختەکەی شاری سلێمانیە. ئەمە ڕووداوێکی گرنگە لە مێژووی هاوچەرخی کوردە. ڕاستی نازانین ئایا
سەرا مێژوەکەی کێیە نازانین ئایا لە سەردەمی بابانەکانە سەرا هەبوو یان نا چونکە دوو ڕۆژهەڵات ناس کە هەر لە سەردەمی حکمی بابانە لە نیوە یەکەمی سەدەی 19 کە سێران لە سلێمانی داوە کاوانیش کلۆجس جیمس ریش و فرایزەرن ئەوانە هیچ ئاماژەیە بۆ نادەن کە پاشاکانی بابان سەرایشی حکومداری خۆیانیان هەبوو بێ ئەوەی هەیە شێخ ڕەزای تاڵەبانی لە شعرێکیا کە سەبارەت بە سلێمانیە لە بەیتێکە ئاماژە بەوادا کە لەبەر خاپی سەرا سەفیان دەبەست شێخ و مەلا زاهید مەتافی کەعبە بۆ ئەربابی حاجەت گردی سەیوان بوو ڕەنگە لە سەردەمی بابانە شتێک هەبوو بێ بەڵام نازانی ناخۆ ئایا ئەم سەرایە هەر لەم شوێنەی ئێستاە بۆ یان نا ئەوەندە هەیە بەڵگەنامەیەک کە بە زمانی فارسیە و سەبارەت بە مڵکەکانی سلێمان پاشای بابانە ئاماژەی بەوە دراوە کە یەکێک لەو پارچە زەویانەی ئەو نزیشی سەرای قەدیمە زۆر ڕێتیەچێ بەداخۆ ئەم بەڵگەنامەیە مێژوەکەی دیار نییە بەڵام بە مەزەندە پێم وایە هی نیوەی دووەمی سەدەی 19 بێت ئەمە بە خۆی ئیشارەتێکی گرنگە پاشان لە ڕۆژنامەی ژیانەوەیە کە لە ساڵانی 1924 بۆ 25 لە سلێمانی ئینگلیزەکان بە زمانی کوردی دەریان کردووە باسی مناسبەتێکەکە کە لە سلێمانی کراوە لە بەردەمی سەرای قەدیمە خەڵک کۆکراوەتەوە و لەوێ قسە کراوە کۆمەڵی خۆتبە و نوتقی تایە دراوە ئەمە نیشانەیەوەیە کە شتێک هەبووە ناوی سەرابێ جگە لەوە وێنەیەشی سەربازانی ئینگلیز کە کاتی خۆی هاتوون سلێمانیان هاتوونە سلێمانی و سلێمانی داگیر کراوە زرێپۆش و کۆمەڵی سەرباز لە بەردەمی هەر ئەم شوێنی سەرای ئێستا وەسان وەختە سەربانەکەی بڵێ ئینگڵەبان بووە ئەمەش بۆ خۆی دەلیلە کە ئەبێ سەرایەکە بوو بێ هیچ بە دووری نازانم لە بەتایبەتی لە دوادوایەکانی حکمی عوسمانیە لە نیوەی دووەمی سەدەی 19 دەوڵەتی عوسمانی کە ئیتر پاش ڕوخانی مینیشینی بابان ئەم ناوچەیەی میرایەتەکەی بابان بوو بەشێک لە قەڵەمڕۆی حکمی عوسمانی و خرایە سەر ویلایەتی مووسڵ هیچ بە دووری نازانم ئەم سەرایە لەو سەروبەندەیە دروست کرابێ و بۆ ئیدارەکردنی دەوڵەتی عوسمانی بۆ خۆی نەریتی بووە لەو ناوچانەیە کە لەژێر دەستیا بوون قشڵەی عسکەری یاخود سەرای حکوومەتی دەوڵەتی دروست کردووە و ئیدارەخانەکانی خۆی لەو شوێنانە کۆ کردوێتەوە خوارێ خۆشبوو عیزەت کاکەی لە بیرۆریەکانە کە بە تورشی عوسمانی نووسیویە بەشێکی کراوە بە کوردی ئاماژە بەوایە کە دوای ڕاگەیانی مەشروطەی عوسمانی لە ساڵی 1970 ئەوانەی کە لایەنگری ئیتحادیەکان بوون واتە حیزبی ئیتحاد و تەرەقی کە هاتۆتە سەرکار و ئەوە بوو مەسی مەبعوثانی ڕاگەیان و دەسووری ڕاگەیان بۆ دووەم جار لە دەوڵەتی عوسمانیە ئەوانەی کە لایەنگری بوون خۆشی و شادی و هەڵپەرچیان لە بەردەرکی سەرایەوە یان شوێنی کۆبوونەوەیان بۆ کە قسەیان تیا کردو و هوتافیان تیادیاوە و کۆبوونەوە خۆپشاندانی گەورەیان لەو شوێن لە بەردەرکی سەرایە ساز کردووە سەرای تر کەم و زۆر دەتوانین بڵین لە سەرەتای سەدەی 20ەوە ئیتر بوو بە شوێنی کۆبوونەوەی چالاکیە گەورەکانی ناوشاری سلێمانی بە تایبەتی سەرا ئەتوانین بڵین لە ساڵانی 20 سەدەی ڕابردووە بە تایبەتی باەخەکەی دەرکەوت بە تایبەتی لەو کاتەوە کە لە ڕۆژی حەڤەی 11/1970 بێزەر نۆئێل بە نوێنەرایەتی ویلسن کە وەختە وەکیلی حاکمی عسکەری ئینگلیز و لە بەغا هاتە سلێمانی لە ڕۆژی حەڤەی مانگە حەڤەی 11 ڕایگەیان شێخ مەحموود حکومداری کوردستانە لەبەرەوە لەو ڕۆژەیە هەم خەڵکی عەشایر و خەڵکی ناوشار و تەنانەت بەشێ لە کوردانی باکووریش لەو سەرایە کۆبوونەوە و ڕاگەیاندنی حکومداریەشی کوردیان بە چاوی خۆیان بینی لەبەرەوە ئەتوانین بڵێن بە پلەی یەکەم لەو کاتەوە سەرا ناومێژوو و بوو بە تەلارێکی شارستانی و مێژوویی لە مێژووی سیاسی نوێی کووردە خۆشبەختانەیە ئێستا نمونەیەکی خۆپشاندان ئەو بەیاننامانە دیارەکە لە مانگی تەمووزی 1930 خۆپشاندانێک کراوە
ئاماژەی تێدا دراوکە و خوشاندانە سعات چەند دەست پێکە سعات چەند کۆتایی تیا دێ شێ قسەی تیاکە دروشمەکانی چی ئەبن و کۆمەڵی خاڵی ڕیز کردووە کە ئەمە بۆ خۆی نیشانەیە کە ئەم خۆپشاندانانەی و سەردەما خۆپشاندانشی زۆر عاشی خوازانە بووە و کار بۆ گەیشت کە لە ڕۆژی 6 ئەیلولی 1930 بە پیر ئەم بانگازانە نەچوون بۆ حکومەتی عێراق بە زەبری چەک وەڵامی خەڵکی خۆپشاندەریدا لەو ڕۆژە کۆمەڵیشی زۆر خەڵک کوژرا کۆمەڵیشی زۆریش بریندار کرا پاشەوە کۆمەڵیشی زۆر لە سەرانی ڕاپەڕینەکە و بەڕێوەبەرانی خۆپشاندانەکان ژیران و دەستگیرکران و دوورخرانەوە بۆ کەرکوو ئەتوانین بڵین ئیتر لەو ڕۆژەوە کە لە مێژووی سیاسی ئەمەیە بە ناوی ڕۆژی ڕەشی 6 ئەیلول یاخود بە شەڕی بەردەی سەرا ناسراوە سەرا بە تایبەتی تر و بە قوڵتر چوە ناو مێژووی سیاسی ئەم پارچەی کوردستان لە ساڵی 1950 کە پاشەوەی کە حکومەتی پاشایەتیە گۆڕێ و حکمی کۆماری لە عێراق ڕاگەیەنرێ سەرا بێ بە شوێنی کۆبوونەوەی خەڵک کە خۆشی و شادی تیا دەڕەبڕێ خۆپشاندان و زەماوەد و ئاهەنگ و هەڵپەرشێ هەر لە دەرکی سەرایە سازەکرێ و ئەتوانین بڵێن ئەمە تەقریبەن کەم و زۆر لە ساڵانی سەرەتای حکمی کۆماریە دووبارە بێتەوە پاشتریش کە ئیتر لە دیارە ئەو دەورانە پێسرێتەوە چونکە لە ساڵی 60 ئیتر شۆشێلول لە وڵاتی ئێمە دەست پێەکە ئیتر ئەو دەورانە ئەو چالاشە زۆرە بەدی ناکەین لە بەرێک سەرا بەڵام ساڵی 1970 کە لە 11 ئازارە بەیاننامەی 11 ئازار ڕاگەیەنرێ لە نێوان شۆڕشی کورد و حکومەتی عێراق ڕێکەوتن سازە بێ ئیتر دیسان سەرا ئەبێ بە شوێنی کۆبوونەوەی خەڵک من بۆ خۆم لەو سەردەمای ئامێرد منداڵ بووم بیرمە ئێمە هاتوین لە بەرزی سەرا دیومانە و خۆپشاندانانە کراوە ئاهەنگی هەڵپەرچێ و خۆشی و ساڵانەش کەم و زۆرەتوانین بڵێم لەو ساڵانەیە هەتا ساڵی جگە لە ساڵی 1970 لەو ساڵانەی بەر و دوایە کە ساڵانەی یادی بەیانی 11,000 کراوە بەردەرکی سەرا ئەوبوو بە شوێنی کۆبوونەوەی خەڵکو و زۆر لەو ڕێ ڕسم و مەراسیمانە لە بەردەرکی سەرا سازەکرا پاشتری ژەبینین دیسان لە سەردەمی حکمی بەعسی شا سەرباری زەبر و زەنگ و زوڵمی زۆری نظامی بەعسەبینی دیسان بەردەرکی سەرا بێ بە شوێنی ئەو کۆبوونەوانە تەنانەت بەشێ لەو خۆپشاندانانەی کە بە تایبەتی لە سەرەتای ساڵانی 80 سەدەی ڕابردووە کران کەو سەردەمە کە شۆڕشی نوێ لە ئارایە بوو دیسان بەشێ لە خۆپشاندانانە هاتنە بەردەرکی سەرا تەنانەت ئەو خۆپشاندانە زۆرە ملیانەی کە یاخودە کە حکمی بەعس بە زۆر بە خەڵکیە کرد و فەرمانبەری دائیرەکانی کۆ کردەوە هێنان بۆ بەردەرکی سەرا یعنی بەشی چەردیسان سەرا بوو بە شوێنی کۆبوونەوەیانە لە بکە ڕاپەڕینیش دەستی پێکرد دیسان پاش سەرکەوتنی ڕاپەڕین ئەبینین لەو ماوە کورتەی چەند ڕۆژەی تەمەنی ڕاپەڕینە پێشەوە حکومەتی عێراقی بگەڕێتەوە بینین دیسان سەرا بوو بە شوێنی کۆبوونەوەی خەڵک لەوێ بوو بە شوێنی قسەکردن خۆتبە و هتافاتی تیایدا خۆپشاندانی تیاکرا ئاهەنگی خۆشی تیا دەرەبڕا و بوو بە شوێنی کۆبوونەوەی خەڵک ئەوەی کە ئاماژەمان پێیا بینای سەرا قاتی خوارەوەی سەردەمی بابانەکانە کە کردویانە بۆیە بابانەکان لە سەردەمی حەزارەتی ئیسلامیا بوون ینی تەسیراتی حەزارەتی ئیسلامی با بڵێن حەزارەتی عوسمانی و سەفەوی تەسیراتیان هەبووە لەسەر ئەم منتیقەیە بۆیە بەو شێوازە کە کراوە ئەیبینین سەر پەنجەرەکان قەوسێکی خۆی هەیە و جێدەستی خۆیان دیارە بەڵام دوای ئەوەی کە ئەنگلیزەکانیان قاتی سەرەوە دروستەکەن نهۆمی سەرەوە دروستەکەن ئەوانیش بە هەمان شێوە جێپەنجەی خۆیان دانێن بۆیە کە سەیرەکەین تەلارەکە لە هەردوو نهۆمەکەیە دوو شێوازی جیا لەسەر پەنجەرەکانی هەیە کە بۆتە تەلارێک میکسە لە نێوان دوو حەزارەتی جیا دوو کەلتوری جیا دروستەکات ئەوەی زۆر گرنگە بیڵێم لێرە دوو تەوەرە قسەی لەسەرکەمەیەکیان سەرپەرشتیکردنی من بوو بۆ نزیک بە ساڵێک لە سەرای سلێمانی کە سەرپەرشتی ئێرەم کرد کۆمەڵە پرۆژەی تەواو نەکراوی تیا بوو کە پێویست بوو بکرێت خۆشبەختانە ئەو کارانم گیان ئەنجامی خۆی دواتریش دروستکردنی لیژنەیەک بوو کە لە کۆمەڵە پسوەر و خەڵکی شارەزا و بەتوانە و مامۆستا و دکتۆر پێک هاتەبوون کە تا ئەندازەی تایبەتمەندیان هەبوو لە شتی کوردەواریە بە بڕیاری بەڕێز پارێزگای سلێمانی و کاتە دکتۆر ئاسۆ فەریدون بڕیاردرا بە دروستکردنی لیژنەیەک بۆ ئەوەی بڕیار بدەین لەسەر ئەوەی کە ئێرە وەکو
مۆزەخانەی سەرای سلێمانی ببێتە چ جۆرێک لە مۆزەخانە. دواتر بڕیار بوو پرۆفیسۆرێکی تایبەت بەریتانی بوو بێتە شاری سلێمانی و قسەی لەگەڵ کرابوو ڕەزامەندی وەرگیرا بوو بێتە ئێرە و سەرای سلێمانی ببینێت ئەم بینایە ببینێ بۆی بزان بۆ چ جۆرە مۆزەخانەیە گونجاوەشێ. بەداخەوە بارودۆخەکە یارمەتی دەرنەبوو تا ئێساش پێم وابێ پرۆفیسۆرە نەگەشتە ئێرە، بەڵام ئەوەی بەردامەی کاری ئێمە بوو لێرە سەرای سلێمانی ببێتە چ جۆرە مۆزەخانەیەک وا بڕیار بوو ببێتە مۆزەخانەیەک تایبەت بە مێژووی سلێمانی، یانی لە دروستبوونی شاری سلێمانیەوە لە سەردەمی بابانەکانەوە تا ئەم قۆناغە نوێی خۆمان ئەم شارە بەچە قۆناغێکا تێپەڕیوە لە هەموو ڕۆژجیاجیەکانەوە. لێرە بەش دیارە ژوورەکان با بڵێن چەند کۆمەڵە ژووری زۆری تیا پێم وابێ سەر و چل ژوورێکە بێ، ئەمانە ژوور بە ژوور بەپێی تەسەسول لە دروستبوونی مێژووی سلێمانیەوە نمایش بکرێت بەو کەرەسە و کەلوپەلانی کە هەیە شتەدی کۆمنتەرەکان کە هەیە نووسرا و هەر وەسیقەیەک لەبەر دەستایە مێژووی شاری سلێمانی لێر نیشان دەینانی ئامانجەکە ئەوە بوو بە تایبەت سەرای سلێمانی بکرێتە مۆزەخانەیەکی تایبەت بە مێژووی شاری سلێمانی لە دروستبوونیەوە هەتا ئەم قۆناغە نوێ. بەداخەوە پێم وابێت تا ئەم ساتەش ئێمە لێرە قساکەین ئەو کارە جێبەجێ نەکراوە. ئێمە لەم ڕۆوە خەڵکمان کەمەوە هەژارین لەم ڕوانەوە ڕەنگە لە ڕووی گرنگیدان بە مۆزەخانەوە بەداخەوە زۆر لاوازین و خەڵکی زۆر تایبەتمەندمان زۆر کەمە بۆیە ڕەنگە نەگەشتبیتە ئەو ئەنجامەی ئەم لێ پرسراوێتە گەورەیە کەسێبی خاتە سەر ئەستۆی خۆی وە بڕیار بدالەوەی کە ئەم جێگایەکە یەکێ لە کۆنتترین بیناکانی شاری سلێمانی لە دروستبوونی مێژووی شاری سلێمانی و با بڵێن دروستکراوە بکرێتە چ جۆرە مۆزەخانەیەک ئەگەڕێتەوە بۆی کە بەداخەوە ئێمە ئەو ئەزمونەمانیە و نەشمانتوانی و بڕیار بدەین وەگینا ڕەنگە کەرەسە و کەلوپەلی پێویستە ئەندازەیەک هەبێ لە بەردەسە. ومێ دەکەم سەرای سلێمانی ببێتە ئەو جێگایی کە گەشتیار و میوانێک دێتە ئەم شارە ڕووی تێبکە و مێژووی شاری سلێمانی نەتەوەکەمان لێرە ببینە. ڕاستی مانە سیاسەکەی سەرا ئەوەیە سەرا تازە مانایشی سیاسی گەورەی هەیە بۆ خۆی مێژوویەکە ئەو مێژووی ناتوانین یعنی ناسڕێتەوە بۆ خۆی دەوری مێژووی سەرا لە مێژووی نوێی کووردە دیارە و قابلی ئەوە نیە کە بتوانین ئێمە فەرامۆشی بکەین، بەڵام ئەو شوێنە بە حکویەوەی ناوزەرگەی شارە ناوەندی شارە قابلی ئەوەیە کە ئێستا بۆ ئێمە بۆ خزمەتی کە ئێمە و قۆناغی شۆڕش و بەرەنگاربوونەوەمان بەتابەتی لەگەڵ حکومەتی مەرکەزیە ئەوانەمان تێپەڕانوە ئێستا سەرا ئەکرێ بیکەین بە نمونەیەکی شارستانی دیار.